بەناوی خوای گەورە سڵاوتان لێبێت بەڕێزان دوای زیاتر لە مانگێک لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و شانەوەی هێزە کوردیەکان لە قەزای خورمات و تاکو ئێستا دۆخی شارەکەی ورنەبۆتەوە و ئاوەرەکانیش نەگەڕاونەتەوە بۆ قەزاکە تاکو ئێستاشی لیژنەیەکی لێکۆڵینەوە لە ڕووداوەکە پێک نەهێنراوە. با میوانداری بەڕێز مەلا کەریم شوکر بەرپرسی مەڵبەندی حەمرینی یەکێتی نیشتیمانی تاو توی ئەم پرسە دەکەین. سەرەتا راپۆرتێک دەبینین دواتر لەگەڵ میوانەکەمان درێژە بەم پرسە دەدەین. دوای زیاتر لە مانگێک لە ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر دۆخی خورمات و ئاسایی نەکراوەتەوە. ئاڵۆزیەکانی قەزاکە بەردەوامن و ئاوەرەکانیش نەگەڕاونەتەوە. دوای ئەنجامدانی ڕیفراندۆم لەلایەن پارتەکانی ناوەنجومەنی باڵای ڕیفراندۆم کورد کەرکووک و خورمات و چەندین ناوچەی دیکەی لەدەستدا کە لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستان پێک دەهێنن. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر حەشدی تورکومانی چەندین تاوانی دەرحەق بە هاوڵاتیانی کورد لە قەزای خورمات و ئەنجام داوە. تاوانەکانی دژی خەڵکی کورد لە خورمات و بەپێی راپۆرتی ڕێکخراوە نێودەوڵەتیەکان خۆی دەبینێتەوە لە سووتاندن و تاڵانکردن و تەقاندنەوەی خانووی هاوڵاتیان و ئەنجامدانی دەستدرێژیش بۆ سەر چەند ئافرەتێکی کورد. سەرڕای تێپەڕبوونی 38 ڕۆژ بە سەر ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەر و شانەوەی هێزە کوردیەکان لە شارەکە تاوەکو ئێستا پێشێلکاریەکان نەوەستاون و هاوڵاتیانی کوردیش نەگەڕاونەتەوە. لە سەراستی حکومەت و پەرلەمانی عێراقیش هیچ لێژنەیەکی لێکۆڵینەوە لە تاوانەکانی خورمات و پێک نەهاتووە. نە سەرۆک کۆماری عێراق و نە فراکسیۆنە کوردیەکانیش نەیانتوانیوە لیژنەیەک بۆ سەردانیکردنی شارەکە پێک بهێنن. هاوکات حکومەتی عێراقیش جۆرێک لە بێدەنگی بەرامبەر دۆخی شارەکە هەڵبژاردووە و هیچ هەنگاوێکی عامەلی نەناوە بۆ هێورکردنەوەی قەزاکە. بەوەی هێور نەکردنەوەی دۆخەکەش تا ئێستا 50,000 ئاوارەی کورد نەیانتوانیوە بگەڕێنەوە شارەکە و لە ڕەوشێکی خراپدان لە هەرێمی کوردستان. ئاوارەکانی خورمات و لە ماوەی ڕابردوو چەندین خۆپیشاندان و گردبوونەوەیان ئەنجامدا و چەندین داواکاریان ئاراستەی لایەنە پەیوەندیدارەکان کردووە. دیارترین داواکاری ئاوارەکانی خورمات و بریتین لە ئاساییکردنەوەی دۆخەکە و گەڕانەوەیان و پێکینانی لیژنەیەکی لێکۆڵینەوە و دابینکردنی هێزێکی بێلایەن بۆ شارەکە. قەزای خورمات و شارێکی کوردستانی و لە ساڵی هەفتاکانەوە لەلایەن ڕژێمی بەعز لە پارێزگای کەرکووک دابڕێنراوە و کراوەتە سەر پارێزگای سەلاحەدین. با پێی ئامارەکانی ژماری دانیشتوانی ناو قەزاکە 180,000 کەسە و 70,000یان کوردن. دوای ڕووداوەکانی 16 ئۆکتۆبەری ئەم ساڵ و پاشەکشەی هێزە کوردیەکانیش لە شارەکە حەشدی تورکومانی بە سەدان خانووی هاوڵاتیانی کوردی وێران کردووە و تا ئێستاش 50,000 خێزانی کورد نەگەڕاونەتەوە. دووبارە سڵاوتان لەبێت بەڕێزان کاک مەلا کەریم بەخێر بێن سوپاس بۆ ئامادەبوونتان بەر لەوەی کە بینە سەر دۆخی ئێستای قەزای خورمات و حەزەکەم لەوە دەست پێ بکەین هۆکاری چی بوو کە کورد خورمات و کۆمەڵێک ناوچەی لەدەستدا کە لە سەدا پەنجاوێکی خاکی کوردستانیان پێک دەهێنا. بەڵێ سوپاس بۆ ئەم بەرنامەیە بۆ بەسەرکردنەوەی دۆخی ئاوارەکانی خورمات و وەزعی خورمات و دیارە دوای دروستبوونی حەشدی شعبی لە مانگینەوەی 2014 بەدواوە دۆخی ناوچە کێشە لەسەرەکان بەگشتی بەڵام بە تایبەتی خورمات و ئاڵۆزتر بوو. حەشدی تورکمانی جیاوازدا حەشدی شعبی بە شێوەیەکی زۆر چرتر ئیشیان لەسەرەوە کرد کە پێکهاتەی کورد لەوێ بەداخەوە لە ساڵی 2000 و دوای کۆتایی 2015 توش شەڕ بووین لەگەڵیانە و لە 2016 تووشی شەڕی گەورە بووین لەگەڵ حەشدی تورکمانیا و دواتریش لە 2007 دیارە ئەومانە بینیم. یعنی دوای دروستبوونی حەشدی شعبی بە شێوەیەکی گشتی و حەشدی تورکمانی لە خورمات و دوایەوە ئەو پێکهاتەیە چەکدار بوو وای کرد کێشە و ململانەکانی نێوان پێکهاتەی کوردی و پێکهاتەی تورکمانی لەو شارە زیاد ببێت وای لێ هات لە فترەی ڕابردووە ڕق و کینە و بغزی ئەوان زیاتر بێ و دەڵان ئێمە هەم بە کۆبنەوەی گەورە لەگەڵیان هەم بە کۆنفراس ئەوانە چەندین جار هەوڵمانداوە بەڵام بەداخەوە تا دۆخەکە گەیشتە ئەوەی کە ئەوان دیارە پشتیوانیان هەبووە و دیارە بەعدی دەولی و ئەوانەشیانە هەیە بۆیە ئەمانە وایە کرد کە ئەوان باڵا دەستتر بن و بتوانن بەداخەوە کورد جێ پێلێژ بکەن بۆ فترەیەکی زەمەنی لە خورمات. بەڵێ زۆر باشە بەس زۆر قسە لەسەرەوە دەکرێن دیکیان پێیان وایە ئەگەر ڕیفراندۆم نەکرابایە کورد خورمات و ناوچەکانی تری لە دەستنەدەدا هەندێکیان پێیان وایە ئەگەر نەشکرابێ هەر لە دەستی دەدا. ئێستا
پێتان وایە کامیانیانی ئەوەیە کە ئێمە بۆ ڕفراندۆمەوە لە ئەسماندا و یاخود ئەگەر نەشمان کرد لە ئەسماندا نا من پێم وایە گەڕ ڕیفراندۆم نەکرایە بەو شێوەیە نەبوو احتیمالە حکوومەتی عێراقی و دوای ئەوەی خۆی بە سەرکەوتو زانی لە هەندێک شوێن لە مووسڵ لە شوێنەکانی تر بیویستایە بەڵام بەم شکڵی ئێستا نەیەتوانینا لە خورمات و لە کەرکووک یعنی ڕیفراندۆم بەڕاستی توانین بڵێن یەکێک لە هۆکارە هەر ئەساسێکەیە چونکە ئێمە بە ئەنجامدانی ڕیفراندۆم بە ڕازی نەبوون بە بەدیلی ڕیفراندۆم بە ئەوەی کە دۆستەکانمان لە دەوروبەر وڵاتە ئەقلیمیەکان و لە وڵاتە گەورەکانی دنیا هاتنە سەرخاد و زۆر داوایان لێکردین کە ڕیفراندۆم ئەنجام نەدرێ بەدیلیشیان هەبوو بۆ ئەوەی ڕیفراندۆم ئەنجام نەدرێ بەڵام بەداخەوە ئێمە پێی قایل نەبوون قیادەی سیاسی کورد بۆ قایل نەبوو کە ڕیفراندۆم ئەنجام نەدرێت پێشتر ئێوە وەکو بەرپرسانی کورد لەو منتیقی هۆشداریتاندا بوو بە مەسەر لەوانەیە کە بەرپرسن بەرپرسی باڵان لە ئەنجومەنی باڵای ڕیفراندۆم کە ئەمانجام درێت ئەم دۆخی لێ دەکەوێت تویت ئاگاداریەکتان پێدا بوونیەوە بۆ نمونە لایەنکەم وەکو مەڵبەندی حەمرنی یەکێتی نیشتیمانی بەڵێ من بە شخصی خۆم لە چەند کۆبنەوەیەکە بەشداریم کرد کۆبنەوەی لە مەڵبەندی کەرکووک لە مەکتەبی سیاسی بینایی مەکتەبی سیاسی لە کەرکووک کۆبنەوەیەک ئەنجام درا ئێمە لەوێ مەسئولی مەڵبەندی هەموو ناوچە کێشە لە سەرکان لەگەڵ کۆمەڵێک برادرانی مەکتەبی سیاسی من بە ڕاشکاوی لەوێ ئیشارەم بەوەدا ئەگەر لە هیچ شوێنێکی شەڕ نەبێ هەندێک برادر پیان وابوو کە شەڕ نابێەوە کێشە دروست نابێ و ڕیفراندۆم گوایە زمانی لە پشتەوە ئەو جۆرەشتانە دروست نابێ بەڵام من بۆ زۆر بە سەراحەت پیانم وت تمەگەر لە هەر جێگایەکی شەڕ دروست نەبێ لە لای ئێمە شەڕ دروستە بێ و شەڕی گەورەش دروستە بێ و کێشەی گەورەشمان بۆ دروستە بەڕاستیە ئێوە بۆچونی کورد هەڵەیەکی زۆر گەورەی کرد بە ڕیفراندۆم کۆمەنتیقانەی لەرزە من خۆم پێم وایە بەڵێ هەڵەی گەورە کرا چونکە ئێمە بەڕاستی ئەو وەزعی کە لە هەرێمی کورسان و لە ناوچە کێشە لەسەکانیش هەبوو ئێمە کورد دەسڵاتی باشی هەبوو و کورد هەنگاوی باشی نبوو و دۆستی باشمان هەبوو لە دنیا و دەوروبەر ئێمە بەداخەوە هەم دۆستەکانمان لە دەستدا و هەمیش بڵین ئەو ناوچانەمان لە دەستدا کە نزیکەی لە 150 خاچی کورسانە هەنگاوی باشمان نبوو ئیشی باشمان کردبوو بەڵام بەداخەوە بەڵێ من ڕیفراندۆم بە هۆکارێکی ئەساسیە زانم هۆکارێکی بنەڕەتیە زانم کە ئێمە ئەو ناوچانەمان لە دەستدا پێ دوای دەبێت لێ پرسیینەوە لەسەرم پرسە لەگەڵ بەرپرسانی باڵا بکرێ بۆ نمونە کە بوونەتە هۆکاری بوون لە زدانی 150 خاکی کوردستان ناکرێت ئەم جۆرەشتانە بەبێ لێ کۆڵینەوە ناکرێت ئەم جۆرەشتانە ینی ئەمە ناکرێت ناوی لێ بنین هەڵەیەکی گەورەش بەڕاستی ئەمە هەڵەیەکی استراتیجیە ینی تۆ ئەو هەموو ناوچانە لە شەو ڕۆژێکە هەمووی لە دەست بدەیت وە لەگەڵ ئەوەی کە دۆستی خۆت و ئەو خەڵکانەی کە لێتەوە نزیکن بڵێن ڕیفراندۆم ئەوە ئەنجامەکەیەتی تو مکوڕبی لەسەرەوەی سووربی لەسەرەوەی کە ئەوە ئەنجامەدرێ بەڵێ بەڕاستی حەقە لێکۆڵۆنی باشی لێ بکرێەوە کێیە مسببی ئەوەیە لێکۆڵێنەوەی لەسەر بکرێەوە هەروە تێنەپەڕێ چکە ئێمە بەڕاستی کورد وامان لاتەوە بەداخەوە هەر شتێک دێتە پێش هەروە بە ئاسانی تێپەڕێ و ئەڕواوە لێکۆڵێنەوەی لەسەر ناکرێەوە پیاچوونەوەی پیان ناکرێمە پیاچوونەوە بە هەڵەکانی خۆمانە ناکەین پیاچوونەوە بە هەڵە زۆر گەورەکانی خۆمان ناکەین بۆیە بەردەوامین و بەردەوامی لەسەر ئەو هەڵانە وەشتی ترژی بەدوای دێت بەڵێ بەس کورد لە ماوەی حکومڕانی لەو منتیقانە بنەوە تایبەتی ئێوە مەسەڵەوەکیشتی لە کەرکووک و خورمات و باڵاز بوون و پارتی لە هەندێک ناوچەی تر پێ دوای هەڵی زۆر کراوە لە ماوەی ڕابردوو لە دوای کۆنتڕۆڵکردنەوەی ناوچەلان هێزی پێشمەرگەوە بەڵێ من پێم وایە شتی باش کراوە بەڵام هەڵی گەورەش کراوە من ناڵێم ئیلا ئەو حکومەی ئەو کەسانی کە لەوێ حکومیان کردووە دیارە ئەوانیش ئێمەش بەشێکمان بەرەکەوێت کە لەوێ دەسڵاتدار بووینەوە یەکێتی یەکێک لە هێزە گەورەکان بووە لە خورمات و لە کەرکووکیش بەڵام بەڕاستی بەڕێی من ئەمە تەنها ناگەڕێتەوە بۆ ئەو برادرانە ئەو فاڵانەی کە سەرپەرشتی بڵین ئیشەکانی ئەویان کردووە یا لەوێ لە مەدانە ئەو بوونە بەڕاستی بەشێکی ژەگەڕێتەوە بۆ حکوومەتی هەرێمی کوردستان و قیادەی سیاسی کورد ئێمە قیادەی سیاسی کورد استراتیجێکی ڕوونی نەبووە بەرامبەر ناوچە کێشە لەسەرەکان ئەوە ئەساسی مۆزوعەکەیە ڕاستە ئەو برادرانەی کە لەوێ بوونە ئەوانەی کە لە مەدانە بوونە ئەوانەی کە دەسڵاتیان هەبووە لە خورمات و لە کەرکووک لە شوێنەکانی تر ئەچیت هەڵەیان هەبووە و ئەچی دەگەر ئێمە هەڵەمان نەبووایە وەزعی بوون منە هەڵەکان چی بوون یاخود استراتیژی ڕوون مەبەست لە چیەکە کورد استراتیژیتی ڕوونی نەبووە بۆ ئەو ناوچانە من پێم وایە بە هەڕەمەکی حکومی ئەو شوێنانە کراوە بەداخەوە ینی قیادەی سیاسی کورد لە سەرەتاوە قیادەی سیاسی کورد ئێمە عیلاقەمان لەگەڵ بەغا مادەی 140 دەستگرتن بە دەستورەوە جێبەجێکردنی کارەکانمان لە چوارچێوەی دەستورەوەوانە جێبەجێکردنی شتە یاسایەکان لەو سنوورانە ئێمە بەڕاستی بێ دەستمان بەوانەوە بکردایە ڕاستە لەگەڵەوەش کە
لە بەغا ئێمە لە پەرلەمانی عێراقیە لەوانەیە کەمی نەبین یا ئەوە نبین ژمارەیەکی ئەوەنە زۆر نبین بتوانین هەموو شتێ جێبەجێ بەڵام لەگەڵەوە شابەڕاستی ئەمە ئەبێ و من لێرەش و هەمجارێکی تڕێم قیادەی سیاسی کورد بە شێوەیەکی گشتی چکە ئەو حکومەی کە لە خورمات و لە خانەقین و لە مۆسڵ و لە کەرکووک لە شوێنەکان ترکراوە ڕنگدانەوەی بۆچوونی قیادەی سیاسی کوردە بە شێوەیەکی گشتی لە هەرێمی کوردستانە تەنها تاوانەکە یا تەنها هەڵەکەی ئەو برادرانە نییە کە لە مەیدانە کاریان کردووە هەڵەکەی هی قیادەی سیاسی کوردە کە استراتیژەکەی ڕوون نەبووە بەرام گرنگی بەو ناوچانە نەداوە بەرنامەیەکی ڕوونی نەبووە بۆ جێبەجێکردن یا بۆ خزمەتکردنی خەڵکی ئەو ناوچانەوە بۆ جێبەجێکردنی تا چندێک لەگەڵەوە بۆ چوندێک کە پێی وایە زیاتر مامەڵەکردن بە تایبەتی لەگەڵ مەسەلەی کەرکووکە بۆ مەسەلەی نەوت بووە ینی دەسەڵاتداران بەس نەوتەکان ویستۆ بە چارنووسی ئەو منتقان زۆر بەلاوە گرنگ نەبووە من پێم وانە تەنها مەسەلە نەوت بێ بەڕاستی لەو شوێنانە خزمەتی باشش کراوە و ئیشی باشش ئەنجام دراوە و قوربانی گەورەش دراوە لە سورانە ئێمە لە خورمات و لە کەرکووک لە شوێنەکان تێش قوربانی گەورە دراوە و ئینجاسی گەورەش کراوە لە ڕاستی ینی معنای ئەوە نییە ئێمە باشتەکە هەردوو دیوەکەی سێکەین لایەنە ئیجابیەکە و لایەنە سلبیەکەش ینی ئینجازی گەورەش لەو سورانە کراوە و شتی خزمەتی زۆر باش کراوە و قوربانی گەورەش دراوە ئێماوە لە خورمات و لە تا بگاتە دەوروبەری زەرگە ئەوانە چەندین ساڵە لە 2014 لەو کاتەوە کە داعش لەوێ دروست بووە لە زەرگە و لە شوێنەکان تر پێشمەرگە شەهید دەبێ پێشمەرگەی سەرجەم شار و شارشکانی کوردستان شەهید دەبێ ئەوە دیفاعکردن بووە لەوێ بەڵام دیارە لەوانەیە لەگەڵ ئەوەش کە ئێمە ئەو قوربانیە گەورەمان داوە لەوانەیە لایەنی سلبی شەبێ لەوانەیە ئەوەش هەبێ کە هەڵەش هەبوو بێ لە بڵێن تعاملکردن لەگەڵ پێکهاتەکانی تر تعاملکردن لەگەڵ حکوومەتی ئیتیحادی لە بەغا ئەمانش کۆمەڵیشتن کە بونەتە هۆی لاوازی حکومی ئێمە بەداخەوە کە گەیشتان بڕۆ بەڵ زۆر باش ئەگەر بینی سەر دۆخی قەزای خورمات و دوای زیاتر لە مانگێک لە ڕووداوەکانی شانزەی دە و جێشتنی ئەو ناوچێ لەیان کورد و ئێستا دۆخەکە چۆنە دۆخەکە هێور بۆتەوە تا ئێستا بەداخەوە هێور نەبووتەوە تا دوو شەو سێ شەو پێش ئێستا لە خورمات و خانوویان تەقانەوە و تا ئێستا خەڵکی خورمات و ناتوانێ بگەڕێتەوە سەر ماڵ و حاڵی خۆی تا ئێستا بە ڕێژەیەکی کەمتر لە پێش و تاڵانکردن و سوستاندن و ڕوخاندنی خانووەیە بە دوواداچوون هەیە بە دوای هەندێک خەڵکە و ئێمە فەرمانبەرانمان و پۆلیسەکانمان تا ئێستا وەکو پێویست ناتوانن بگەڕێنەوە من دەیان پۆلیسە ناسم ئەبینم دێنە لامان و قسەمان لەگەڵەکەن تا ئێستا ناتوانین فەرمانبەرەکانیش ناتوان بگەڕێنەوە تا ئێستا بەشێ زۆریان ناتوان بگەڕێن چکە پۆلیسی مەحالیش کە لە ناو قەزەک کوردن ناتوانین بەشێکیان گەڕاونەتەوە بەشێ باشیان گەڕاونەتەوە بەڵام پۆلیس هەیە ئەوان هەوڵیان داوە شتێکی بۆ دروستکەن شتێکی بۆ کە ئەو دەسی نەبووە لەوەی بۆی دروستەکرێ بۆی هەوڵ بدەن بیدەنە دادگا چکەی شتەکان لەژێر دەسڵاتی خۆیان هەیە بۆ یاوانە بدەنە دادگا هەندێک فەرمانبەر هەیە جنابی قایمقامی خورمات و تایسە هەوڵیان داوە هەندێک شتی بۆ دروستکەن بۆی نەتوانێ بگەڕێتەوە خورمات و ئەمانە کۆمەڵی شتە لە ڕاستیە بەداخەوە یعنی تورکمانەکانی ئەوێ هەوڵەدەن دروستیکەن بۆ ئەوەی کورد نەتوانێ بگەڕێتەوە زۆر باشە بەس ئەو پێشیلکارانی کە ئێستا دەکرێن لەلایەن کێوەیە ئێستایان قسە لەسەرەوەی کێسە ئیدارەی دۆسیەی ئەمنی ئەوە ئیداری شارەکە دەیان ئەو هێزانە چەند هێزی چەکدار لە خورماتووە هەیە ئەوەی ئیدارەی دۆسیەی ئەمنی لە خورمات و طبعا تا ماوەیەکی زۆر بەداخەوە بەدەست عەسایب و بەدەست کەتایبی حیزب الله عەسایب ئاهل الحەق و کەتایبی حیزب الله و هێزە تورکمانەکانی تر کە حەشدی تورکمانی بەدەست ئەوانە بوو ئێستا هێزی تریش هەیە هێزەکان تر تا ڕادەیە باشترن هێزی سواتەیە و جیشی عێراقی هەیە لەوێ ئەمانە تا ڕادەیەک لەبەرەوەی بغز و ڕق و کینە لە ناخیانە نیە بەرامبەر کوردی خورمات و ئەوان تا ڕادەیەک تەعاملیان باشترە بەڵام ئەوەی کە تا ئێستش ناوبەناو هەوڵی ئەو جۆرە شتانادەن و مەوەسمەوەی ژمارەیان دیارە چەند هێزی جیاوازی بۆ نمونە حەجی شعبی ژمارەکان دیار نییە چکە بەردەوام لە گۆڕانکاریە هەندێک جار هێز هەیەن لە شوێنێک دوای دوو ڕۆژ ئەو هێز ئەگەڕێنەوە بۆ جێگایەکتر یعنی هێزەکان بەردەوام تا ئیستیقرارێتێکی بەخۆی نەبینێ بڵێ ئێمە هێزێکە بە تەواوی لە فلان جێگا جێگیر کراوە و لەوێ ئەمێنێتەوە بۆیە بەردەوام ئەو هێزانش لە گۆڕانکاریان بەڵام هێزیان هەیە و لە ناو شاریشە هەیە لەسەر شاخی خورماتوش تا ئەم ئێوارەیە ئەو هێزی وەکو هێزی حکوومەت هیچ حکوومەت هێزی بۆ نۆسپات جگە لە حەج شعبی لە ناو خورمات و ئەوانش کەم کراوەتەوە ئێستا ئەو هێزانش کەم کراوەتەوە زیاتر پۆلیس
هەیە لە ناو خورمات و یانەوەی کە هەیە زیاتر وەکو جێشنی وەکو پۆلیسە هەندێک شوێنیان گردو هەندێک بینایە و هەندێک جێگا کە خۆیانیانەوە مەبەستیانە هێزیان لێداناوە بەڵە بەس وەکو پۆلیس باز لەوە دەکرێت کە ناو مەبەستم پۆلیسی بەڕێوەبەرایەتی خورماتونە پۆلیسی ئیتیحادی کە لە جێگاکانی ترەوە هاتوون و هێز و هەمەر ئەوانیان لەگەڵا باشە بەس هۆکارەکەی چی تاکو ئێستا دۆخەکە کۆنتترۆل نەکراوە بۆ نمونە دۆخی شارەکە سینی بۆ تۆ خەڵک ناتوانێت بگەڕێتەوە هۆکارەکەی بەڕاستی بۆ گەڕانەوەی خەڵک پێویستی بە هێزێکی بێلایەن یا هێزێک کە پێکاتەی کوردی بپارێزێت چکە ئێمە لە ناوشاژا بووین پێشمەرگەشە بوو هێزی کوردیشە بوو ئەو ناوچانەی کەوان بەسەری زاڵ بوون لە منطقەی گەڕەکانی حی عسکەری ئەوانە کورد بەردەوام لەژێر هەڕەشەی چەکدارەکانی حەشدی تورکمانیا بوو ئێستا ئەگەر کورد هاوڵاتی کورد پشتیوانیەکی نەبێ ئەگەر هێزێک نەبێ کە بیپارێزێت و بەڕێوەبەرایەتی پۆلیسی خورماتوش کە ژمارەیەکی کەم من پێم وایە کورد لە پۆلیس لە بەڕێوەبەرایەتی پۆلیسی خورمات و ناگاتە لە 120 ئەوانە زۆربەی زۆری تورکمانی سەر بە گروپی تونڕەوەکانن کە ئێستا دەسڵاتیان بەدەستەوە تا 3-4 ڕۆژ پێش بەڕێوەبەری پۆلیسیش یەکێک لەو کەسانە بوو کە خۆی دەوری هەبوو لەوەی بە دوای خەڵکا بگەڕێ و ماڵەکانی ئەتەقانەوە و ماڵەکانی ئەسووتان دوای فشارێکی زۆر لەلایەن ئێمەوە ئێستا و بەڕێوەبەرە نەقڵکراوەیەکی ترێناوەتە جێ بەڵام بۆچی لە ڕابردن نەتوانرابوون کەم ژمارەی هێزەمنیەکان لایەن کە لە پۆلیس هاوسەنگ بکرێسە بازەوە دەکەێت کە 800 پۆلیس هەیە بازەوەکە 120 کوردە هۆکاری هەموو هاوسەنگە چیە بۆ منە ڕەنگەگەر دۆستەکەش بدرێتە دەست پۆلیسیش هەر نەتوانرێت ژیانی خەڵکی کورد لە خورمات و ئێمە هەوڵی زۆرماندا بەداخەوە لە دوای جەولەی یەکەمی شەڕ لە نێوان ئێمە و حەشی تورکمانی کە لە 2015 ڕوویدا لە کۆتایی 2015 شەڕ ڕوویدا بەپی ئیتیفاقەیە کە کرا لەوێ تەوازنێک لە ناو پۆلیسا دروست کرێ ئێمە لەگەڵ کاک مەلا حەسەن کە ئەندامی ئەنجومەنی پارێزگای سەلاحەدین نەچووینە بەغا و چوینە وەزارەتی ناوخۆ لەگەڵ دوو لە بەرپرسانی حەشدی تورکمانی کە یەکێکیان محەممەد مەهدی بایەتیە مەسئول منەظەمەی بەدر بە قسەی خۆیان منطقەی شیمالی و ئەویتریشیان حاجی ئەبوو ڕەزا کە مەسئولی حەشدی تورکمانیە بە قسەی خۆیان بۆ منطقەی شیمالی دانیشتین کە دوو بەرپرسی دەرەجەیەکن لە لای تورکمان دانیشتین 4-5 سعات لەسەر ئەوە ڕێک نەکەوتین کە ڕێژەی کورد ئەوان ڕێژەی کورد زۆر بچووکە بینی لە خورمات و بەداخەوە لەسەرەوە ڕێک نەکەوتین کە ڕێژەی کورد چەنە و ڕێژەی تورکمان چەنە ئێمە داوامان کرد ڕێگای تر هەیە بگرینە بەربێن دانشین پێکەوە بۆی ڕێژەی کورد بەپێ ئەو ڕێژەیە ڕێژەی کورد و تورکمان و عەرەب دیاری بکەین و هەوڵ بۆین بەپێ ئەو ڕێژەیە هاوسەنگی دروستکەن بەداخەوە ئەوان بۆ ئەوشە نهاتنە پێشەوە هەندێک ڕێگا هەیە تۆ توانی ئەگەر ئاماریش نەبێ ئەتوانی هەندێک ڕێگا بگری بەر لە ڕێی وەکیلی خواردەمەنی ئەوانەوە ئەمانتوانی ئێمە لە ماوەی هەفتەیە بۆ 10 ڕۆژە بە لەژنەیەکی بێلایەن بتوانین ڕێژەی کورد و ڕێژەی عەرەب و تورکمان لەوێ دیاری بکەین بەڵام بەداخەوە کەزانیان ئەو کاتە حەقیقەتی تورکمان لەوێ دەرەکەوێ ڕازی نەبوون بەوەی ئەو لژنەیە من 2-3 جار پێموتن بۆ ئەوەی باشترین ڕێگا ئەوەیە ئێمە بێنجارێ ڕێژەی پێکاتەکانی خورمات و بناسیینی جابێن لەسەرەوانە هاوسەنگیەک دروستکەین لە بەڕێوەبەرایەتی پۆلیسا بەڵام دیارە وەزارەتی ناوخۆشە لە ژێر دەسڵاتی خۆیان نبوو بۆ ئەوەش نەهاتنە پێش و هیچ هەنگاویکیانە بەڵێ ئەگەر بینی سەر زیانەکان لە ڕووی مادی و گیانیەوە هیچ ئامارێکە یاخود ئێوە وەکو بەرپرسانی و منطقێ توانیتان ئەم زیانانە بەدی کۆمنت بکەن ئەو پێشەلکاری و تاوانانە بۆی کە لە داهاتوودا ئیشی لەسەر بکرێت بەڵێ وڵات دیارە هەوڵی باش درراوە نەک ئێمە هەوڵمان داوە و کۆمەڵێک گەنجی خورمات و کۆمەڵێک گەنجی خوێنەوار کە ئەمڕۆ پیشانگایەکیان کردووە لە بینایی ئەمنە سوورەکە و کوڕاستێکیانش دەرکردووە کە ئەمە کوڕاستەکەیە کۆمەڵێک زۆر ئامار و ئەوانەیە تایە شتی باشی تایە ئەم کوڕاستە هەم تاوانەکانە خاتە ڕوو ماندووبوونی کۆمەڵێک گەنجە من لێرەوە سوپاسیانەکەم هەم کۆمەڵێک داتا و ئەوانەیە تایە و کۆمەڵێک وێنەی ئەوەی کە چۆن ماڵی کورد ئەسووتێنرێت چۆن بێحورمەتی بە پەیکەری هەندێک بڵێ نووسەر و ئەدیب و ئەوانەی کورد هەیە لەوێ چۆن بێحورمەتی پێەکەن چۆن بێحورمەتی بە تەرمی شەیدەکانی ئێمە ئەکەن ئەمانە هەمووی لێرە هەیە و زیانەکانیشی تایە دیارە زیانەکان چەند خان و سوتێنراوە چەند خاڵشکراوەستا ئامار هەیە بۆن بەڵێ ئامارێک هەیە دیارە لەو شەڕانە ئێمە لە خورمات و نۆ پێشمەرگە و هاوڵاتی
شەهید بوون لە ئەوش بە تایبەتی لە بەرەبەیانی 16 مانگ و لە تا نیوەڕۆکەی نۆ پێشمەرگە و هاوڵاتی شەهید بوون و دوا بە دوای ئەوە شارکەوتە دەست ئەوان نزیکەی 3150 خان و ماڵ سوتێنراوە ئێستش ئەگەر ئەو ژمارە دیارە لە زیاد بوونایە نزیکەی 58 بۆ 60 خان و تەقێنراوەتەوە تا دوو ڕۆژ پێشی سەرش ئەو تەقانەوەوانە بەردەوام بووە کۆمەڵێک زۆر نزیکەی 500 بۆ سەرەوە بازار و کۆگا و جێگای کار و ئەوانە سوتێنراون جگە لە بارگای حیزبی جگە لە هەندێک بڵێن کارگەی چەولم و کارگەی بلۆک و ئەوانە کە جێکاری ئەوانە بوون و ئەو بینایانەی کە لە خورماتوو هەیە هەندێک خەڵکەیە خەڵکی دەفسڕۆ و دەوڵەمەند بوون بینایی باشیان دروست کرد و ئەوانە زۆر کراوەتە ئامانج بۆ ئەوی لە عقارەکان بدەن لە خورماتوو ئەو بینایە گەورانەی کە دروست کراوە هی کووردە هەوڵیانداوە ئەوانە هەموو بتەقێنەوە ئەوانەی کە بازارێکی گەورە دروست کراوە هی کووردە هەوڵیانداوە وایە لێ بکەن تەختی بکەن ئەوانیان تەقانوتەوە هەندێک دام و دەستگای سەر بە حکوومەتی هەرێم لەوێ بوو لە بینایەکانە ئەو بینایەنە تەقانوتەوە هەنێکیان سوستانون و هەنێکیان تاڵان کردوون حتا تاڵانی گەیشتەوەی کە هەندێک بینایەی سەر بە حکوومەت لەوێ لە شارەوانی و لە قای و قامی ئەوانە بەرتاڵان و بەرسوستان و ئەوانە بکەوێت بەڵ ئەی سەبەر بە ژماری ئاوارەکان چەندە ئێستا کەس یاخود ئەوانەی کە گەڕاونەتەوە ئایا ژیانیان پارێزراوە دیارە ژمارەی کەمەگەڕێتەوە بۆ خورمات و خەڵک لە بەرەوەی دڵنیانیە لە سەر و ماڵی خۆی هەندێک جار هەندێک خەڵکی بەتەمەن و ناچن سەرێک ماڵەکانیانە دەن و ئەگەڕێنە دواوە بەڵام ئەوەی چەند کەس ئاوارەیە یا چەند خێزان ئاوارەیە بە پێی ئەو ئامارەی کە لە بەردەست ئێمایە زیاد لە 8,000 خێزان نزیکەی 8,500 خێزان کە سەروی 50,000 کەسە ئەوەنە لە سەرجەم شار و شارژوەکانی کوردستان لە یەکە ئیداریەکانی سەربە ئیداری گەرمیانەوە بیگرە هەموو شارەکان تا چەمچەماڵ و سلێمانی و هەولێر و شوێنەکانی تریش سەر بە سلێمانی لە قەزا و ناحیەکان خەڵکی خورمات بەڵێ زۆر باشە بە سەبارەت بە جۆری تاوانەکان تەنها تاڵانکردون و بوونەتەقاندنەوەی خان و کوشتنی هاوڵاتیان بۆ یاخود باز لە تاوانی قێزەونیش دەکرێت کە دەربارەی هەندێک ئافرەتی کورد لەو ناوچەی ئەنجامدایت بەڵگەی کێ لە سەرەمە وڵی لە ڕاستیە ئەوە بۆ کۆمەلگای ئێمە هەموو زانین ئەگەر هەبێتیش بۆ کۆمەلگای ئێمە و ئەو دابوونەریتێ لە لای ئێمە خەڵک بە ئاسانی نایخاتە ڕوو حاڵەتێکەیە لە پۆلیسی خورمات و داوای لەسەر تەسجیل کراوە حاڵەتی تریشەیە بەڵام دیارە دابوونەریتی کۆمەلگای ئێمە بە تایبەتی خورمات و ڕێگە بۆ نادا و جۆرشتانە بەو شێوەیە بە ئاشکرا باس بکرێت بەڵە سوپاس دەکەم ناوبڕێکمانەیە دوای ناوبڕەکە قسە لەسەر مەسەلە ئەیە لەگەڵ لایەنە لۆکاڵیەکان قسەتان کردووە بۆ ڕێککەوتن دەگرێم وڵای بەڕێز بەڵە بینەرانی بەڕێز ناوبڕی کورت و دەگەڕێنەوە وڵاتە تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت. سەرکەوتنە گەورەیە تەنها شیری وشکی ئاڵتونسای تەمێکی ڕاستەقینە و 100% سروشتی نۆشی کەو هەمیشە بە بەهێزی بمێنەرەوە شێ برنجی مەحموود لە هیچ شوێنێک نەماوە بسيط نية بسيط نية آخر بسيط نية
ئێستا لە بازارەکاندا برنجی محمود نەماوە گەڵبەکەی لە دەستداوە کاکە ئێمە چاوەڕێی تۆین باشە باش ئەوەی بینیمان تەنها خەوێ بوو نهێنی خوارد نەخۆشەکانی شێڤوریا لە جێی خۆی ماوە ئەگەر برنجەکەت محمود بێت هەموو شتێکی تر باتیتە کۆمپانیای چای نوێ کۆمپانیای چای نوێ هەستا بەکردنەوەی کارگەی فۆم بە ئەمێری پێشکەوتوو کە توانای دابینکردنی مادەی فۆمی هەیە بۆ هەموو کوردستان لەم کارگەیە هەموو جۆرە فۆم و ڕنگ و قیاسێک بەرهەم دەهێنرێت ئەم کارگەیە کاریگەری دەبێت لەسەر بژانەوەی ژێرخانی ئابووری و هەستانەوەی کەرتی پیشەسازی لە کوردستاندا کۆمپانیای چای نوێ بۆ بەرهەمهێنانی فۆم کۆمپانیای دنیا دیکۆر کۆمپانیای دنیا دیکۆر ئامادەیە بۆ دانانی دیکۆراتی ماڵ و شوێنە گشتی و حکومیەکان کۆمپانیای دنیا دیکۆر هەڵدەستێت بە دروستکردن و دانانی کەوانتەر و ژووری نووسن و ئۆفیسی گەشت و گوزار و جبسم بۆردی مەغریبی و کاغەزی دیواری ئیتاڵی و تەختەی ئەرزی تورکی و ئەڵمانی و جیاکردنەوەی هۆڵ بە HDF و MDF و داری سروشتی کۆمپانیای دنیا دیکۆر دنیایەک بۆ دیکۆراتەکانتان ناونیشان سلێمانی فەرعی یەکەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر پارکی مەلیک مەحموود فەرعی دووەم شەقامی بازنەی مەلیک مەحموود بەرامبەر سۆپەرمارکێتی ئاڵتون فەرعی سێیەم ناوچەی پیشەسازی یەک بەرامبەر تاقیگەی بیناسازی کۆمپانیای دنیا دیکۆر تۆپ ئارت تاکە بریکاری تۆڕی میدیایی کۆمەڵ بۆ دروستکردن و بڵاوکردنەوەی ڕیکلام تۆپ ئارت دووبارە سڵاوتان لێبێت بەڕێزان کاک مەلاکەریم پێشتر باسیەوەمان کرد هیچ قسەیەکتان لەگەڵ ئەولانانی کە لەناو خورمات و ئێستا ئیدارەی و شارەدەن لە ڕووی سەربازیەوە پەیوەندیان پێوە نەکرد بۆی دابنیشن بێ کە ڕێگا چارەیەک بدۆزنەوە وڵا لە ڕاستیە پرسیارە زۆرە کرێت ئێمە نەوعێک پەیوەندی هەیە بەڵام ئەوان خۆیان بە غرور دەزانن و ئێمەش پێمان وانە لە ڕاستیە ئەوان چارەسەری کێشەکان بکەن یعنیوانێ ئێوە ئەو دەسڵاتیانە نییە کە ئەوەی ئێمە ئەمانەوێت جێبەجێ بکەن بەعکس و ئەوان ئێستا یانەوێ ئەوەی لە خورمات و حکومەکە ئەوانەوێت تا چەند پیان بکرێ بەرامبەر کورد ئەوەی لە دەستیان دێ بیکەن ئەوەیستا لە هەوڵان بۆ لادانی قایمقامی خورمات و بۆی قایمقام خۆیان تورکمانێک پۆستی بەڵێ تا ئێستا لا نەدراوە لە حکوومەتی عێراقیەوە قایمقامی خورمات و تایسە لا نەدراوە تایسە مۆڵەتە بەڕەسمی بەڵام ئەوان لە هەوڵی جددیان بۆ ئەوەی کەسێک لە خۆیان هەرچەندە ناوخۆشیانە تەبان نین و ناتوانن لە بین دووسێ گروپە تایسە کاندیدێکیان یەکلا نەکردوتەوە بەڵام دەرگای خۆپاڵاوتنوانە نەکردوتەوە بۆ ئەوەی تورکمانێک ئەوان ئەڵێن کەسێک کە عێراقی بێوا بێ بەڵام دیارەوە ئەوان لەبەرەوەی دەسڵاتیان هەیە لەوەی حەشدی شعبی دەسڵاتی هەیە بەڵام پێویستی ینی ئێستا کورد ئەو پۆستش لەدەست بزداتی بەداخەوانی ئێمە قسە لەسەرەوەیە ینی پۆستەکان قایمقام و سەرۆکی ئەنجومەنی قەزا و بەڕێوەبەری پۆلیس ئێمە بەڕێوەبەری پۆلیس بەڕاستی هیچ سوودێکی لێ نابین لەبەرەوەی پۆلیسەکان هەمووی سەر بە ئەوانە وەک کوردێک یا عەرەبێکیش بێتە بەڕێوەبەری پۆلیس تەنها بە ناوەکە بێ ناتوانێت بکە ئەو دوو پۆستەی کە هەیە قایمقامە لەگەڵ سەرۆکی ئەنجومەنی قەزا سەرۆکی ئەنجومەنی قەزا لای عەرەبی سونەیە ئەوەش تا ڕادەیە وای لاتەوە بەداخەوە ئەوان تەحەکومی پێوەکەن ئێستا بۆیە ئەوە هەیە ئێمە لە هەوڵی جددی قایمقامی کاک شەرە عەبدول کە پشتی کورد ناتوانێت بگەڕێتەوە بۆ خورمات و بۆ نمونە بەکار بێتەوە ناتوانێت بگەڕێتەوە لەبەرەوەی ئەوان ئەو کاتش کە ئەو لە خورماتوە بوو هەوڵیانەدا مەلەفی بۆ دروستکەن و هەوڵیاندا تاوانباری بکەن بۆ هەندێک شت ئەو تەقەوانەی کە ئەکرا لە خورمات و بەشێکی زۆری بەدەستی ئەوە ئەویان نەزانی و زۆر جار هەوڵیان داوە شت ڕێک بخەن و بیبەنە بەغا و بیبەنە وەزارەتی ناوخۆ قایمقامی خورمات و پێتاوان زۆر باش بەس بۆ ڕێکەوتن پەیوەندێک تەلەفۆنتان هەیە لەگەڵ سەرکردی و گروپە چەکدارانێک کە لەو ناوچێ هەن هەنی هیچ قسەیەکتان لەگەڵ کردوون ڕێکەوتنی ئێمە من پێم وایە لە ڕێ ئەوان و نابێ ئەی لێ ڕێکشوێ لەبەر ڕێکەوتن بۆ ئاساییکردن چەند ڕێگایەک هەیە بۆی بتوانین دۆخی خورمات و هێور بکەینەوە یەکێک لەوانە
لە ڕێگای نوێنەرەکانی خۆمان لە بەغا نوێنەرەکانی ئێمە نوێنەری کورد لە بەغا لە هەوڵێکان کۆمەڵێک پەرلەمانتاری کورد نزیکەی 51 ئیمزایان کۆ کردوتەوە لە هەموو فراکسیۆنەکانی ناو پەرلەمان عەرەبیشی تایە مەسیحیشی تایە خەڵکی تریش تایە ئەمە لەواچێ لە هەفتەی داهاتووە بیخەنە بەردەست یا ئاراستەی هەوڵەکەت چی لە خۆ دەگرێت سەرۆکی پەرلەمانی بکەن بۆ ئەوەی لەوێەوە بخرێتە بەرنامەی کاری پەرلەمانەوە بۆی لجنەیەکی تەقەسی حەقایق بە دواداچوونی ڕاستیەکان لە ڕێگەی پەرلەمانەوە بێتە خورمات و بەڵام تەنها پەرلەمانە کوردەکانی تیا نەبێ پەرلەمانی عەرەب و هی پێکهاتەکانی تر وەکو خۆیان ئەڵێن لە هەموو فراکسیۆنەکانی تیابێ دوای ئەوەی پەرلەمان بڕیاری لەسەردا ئێمە پێشتر داوامان کرد پەرلەمانتاری کورد ئەو 68 پەرلەمانی کووردا هەیە بێنە خورمات و ئەوان دیارە لەواچێ لەوە باشتری لێ بزان چکە خۆیان لەناو واقعەکان لەوێ ئێستا ئەو داوایان تەقدیم کردووە بۆ ئەوەی لە ڕێی پەرلەمانی عێراقەوە بەڕەسمی بێنە خورمات و شتەکان بە چاوی خۆیان ببین دوای ببێنەوە پەرلەمان لەوێ داوای ئەوە بکرێت کە یەک هێزێکی بێلایەن لە دوای ئەوەی کە ئێمە توانیمان دەنگی لەسەر بترێەوە بڕیاری بۆ دەربکرێ ئەو کاتە ئەو دۆخەی ئەو وەزعی کە بەسەر دوو هاتووە بۆی بەڵام دەتوانرێت ئێمە لە پەرلەمانی عێراق بکرێ مەسەلەن وەکو ڕێگایە کە بەڕێز دەڵێمە ڕێگای یەکەمە نوێنەرانی کورد بەس درەنگ نەکەوتون ینی لە مەسەلەیە لە بەغدا خۆی لە ڕاستیە درەنگ کەوتون بەڵام ئەوانش لەواچێ وەزعیان باش نەبێت چکە لە سەرتاوە ماوەیە کەمویان نەیانتوانی نوێنەرانی ئێمە پەرلەمانتارەکان نەیانتوانی بگەڕێنەوە بەغا دیارە ئێستش هەر بکرێ شتێکی باشە گەشتبینین ئێمە بکرێت ناو پەرلەمان ینی کورد بیکا بۆ ئەگەر بتوانن بیخەنە جدولی کاریانەوە و بتوان دەنگی بۆ کۆکەنەوە بۆی ئەو لژنەیە بێت چکە وەک من گوێم لە برادران بووە بە قسەی خۆیان ئەتوان کاری لەسەر بکەن اینجا چەند ئەمە ڕێگای یەکەم بڵێ ئەی ڕێگەکانی تر چییە شتێکی ترش کراوە هەنگاوی ترژنراوە چەند پەرلەمانتارێکی کورد نامەیەکیان ئاراستەی عەبادی کردووە هەر بە سەراحەت پیان وتووە تۆ بەرپرسیاری لەو تاوان و پێشەرکاریانەی کە لە خورمات و ڕوەدات داواکەین بە زووترین کاتەوانە بوەستێنرێ و هێزێکی بێلایەن جارێکی تاکیدیان لەسەر ئەوانەی لیواکانی سەرۆکایەتی کۆمار کردوتەوە کە بچێتە باغا ئەمەش بۆ خۆی هەوڵێکی ترە و جەنابی سەرۆک کۆمار لەم دووسێ ڕۆژەی ڕابردووە لە سلێمانی ئێمە کۆمەڵێکەم نوێنەری حیزبەکان هەم چەند کەسایەتێکی شار لەگەڵ دانیشتین و هەندێک داوامانی کرد لەوانە هەوڵ بدا لژنەیەکی تەقەسی حەقایق بێتە خورمات و هەنگاوی یەکەم هەوڵی جددی بدا بۆ ئەوەی تەقانەوە بوەستێنێ جارێ هەنگاوی یەکەم هەنگاوی دووەم ئەوەیە هەوڵ بدا فشارێ دروست بکە بۆی لژنەیەکی تەقەسی حەقایق بێتە خورمات و هەوڵ بدا بۆ ئەوەی لژنەیەک دروست کرێ ئەو زەرر زیانانەی کە بەر خەڵکی خورمات و کەوت و هەوڵ بووین ئێمە هەنگاوێک بنرێ بۆ قەرەبووکردنەوەی ئەو خەڵکانە بگەیتە لە سەرۆک کۆمار نەبوو سەدانی کەرکووکی کرد بۆ سەدانی خورماتوی نەکرد یعنی گلەیتان نیە لەو ڕۆوە من ناتوانم بڵێم ئەو دەسڵاتی تا چەناوە بۆ سەردانی خورمات سەرۆک کۆمار ناتوانێنی ئەوەندە دەسەڵاتیان زۆرە و هێزە گروپە چەکدارن لە خورمات و نتوانێت سەدان بکات وڵاهی ئەوە لە ڕاستیە ئەو وەڵامە حەقە خۆی ینی جەنابی سەرۆک کۆمار بۆ نەچوو بۆ خورمات و یا چووە کەرکووک لە ڕاستیە هەمومان بینیمان چووە کەرکووک لەوانەیە بەرنامەکەی کاری چوونەکەی بۆ خورمات و خۆی بەوەیە نەبینی بێت جدوای چێ بێ بەڵ ئەی سەبارەت بە وابرێر بوو کە دیوایەکی سەرۆک کۆمار بێت بۆ خورمات و بۆچی ئەمە جێبەجێ نەکرا کێ ڕێگر بوو لەوەی کە ئەم هێزە بێتە خورمات ئەو پرسیارە ئاراستەی جنابی سەرۆک کۆمار کرا لە دانیشتەکە ئەوتی جوڵاندنی هێز ڕاستاوانە لیوای سەرۆک کۆمارن بەڵام جوڵاندنی هێز بەدەستی فەرماندەیگشتی هێزە چەکدارەکانە بەڵام ئەوەی لای منە بێ ڕێی منیشتیا بێ ڕێویشتیا بێ ئەو پێی باش نەبووە دوای ئەوەی کۆمەڵێک لە تورکمانەکان هەوڵیان داوە ئەوە شکست پێبێنن دیارە سەرۆکی حکوومەت ئەوەی پێ باش نەبووە و بۆیە ئەویان دواخستووە بەڵام میسا هەوڵێکی ترێ جارێکی تر بۆ هەوڵەکە چیە ئەوەی هەوڵەکەی ئەندام پەرلەمانەکان کە بەڵانی ئێمە بەتەنها یەک ڕێگامان هەیە ویژەوەی کە پەرلەمانتارەکان لەگەڵ سەرۆک کۆمار ئەم پرسەیەک لا بکەنەوە یاخود ڕێگای تریشەیە مەسەلەن کە ڕێککەوتنی لەسەر بکرێت ڕێگای تر ئەوەیە لە چوارچێوەی ڕێککەوتنی گفتوگۆی حکوومەتی هەرێمی کوردستان لەگەڵ حکوومەتی بەغا ئەویش لەژێر چەتری دەستور و لەژێر
لە چوارچێوەی دەستورە ئەو ڕێگایانە هەیە بۆ ئەوەی دۆخی خورمات و هێور بکرێت و من وایە بینم ینی ئێستا حاڵی حاضر ڕێگای تر نییە ئەبێ نوێنەرەکانمان لە بەغا و حکوومەتی هەرێمی کوردستان چکە ئێمە دوو مەرجعی ئەساسیمانەیە مەرجعیکمان لە جنابی سەرۆک کۆمار و بیکرێت تا دێتە خوارەوە نوێنەرانی کورد و وەزیرەکان و ئەندام پەرلەمانەکانمان لەوێ ئەبێ ئەو فشارە دروستکەن و ئەبێ ئەوان ئیسە بەشێکن لە ئەو حکوومەتە لەوێ دروستی بکەن و حکوومەتی هەرێمی کوردستان کە ئەوش بەڕاستی ئەرکی ئەساسیەتی کە ئەو فشارە دروست بکە و هەوڵ بۆ ئەوەی ئێمە دۆخێک دروستکرێ لە خورمات و خەڵکی خورمات و بتوانێت بگەڕێت. بەڵێ ئەی سەبارەت بە سەرۆک وەزیرانی عێراق هۆکارەکەی چێکە تاکو ئێستا مەسەرەن جۆرێک لە بێدەنگی پێوە دیارە هیچ ئاگادار نەکراوەتەوەی کە بەڕێز و جگە لە ئەو نامەی و پەرلەمانتارانە خۆی ئاگاداری بارودۆخی خورمات و نییە؟ وڵا لە ڕاستیە لای من ئەمە دوو هۆکاریە هۆکارێکی ئەوەیە ئێمە وەکو کورد بە تایبەتی وەکو کوردی خورمات و نەمانتوانیە لە ڕێی ڕاگەیاندنی عەرەبیەوە ئەوەی نەک ئێستا ڕوە ئەوەی لە 2023 لە خورمات و ڕوا تایسە نەمانتوانێ بگەینە بەغا و نەمانتوانێ بگەینە حکوومەت و مەرجعیەتی شیعی لەوێ چکە تورکمانەکان هەندێک شتیان گەیاندوتە ئەوێ بەعکسی ئەوەی کە لە خورمات و ڕوەدا ئەوانەیە نەگەیانوە لەوانەیە من ئەڵێم سوورەتێکی ناشرینیان لە لای دەسەڵاتدارانی بەغا دروست کرد بێ بەرامبەر بە کوردی خورمات و ئەوە یەکێ لە شتەکانە و بەداخەوە ئێستا حکوومەتی عێراقی و سەرۆک وەزیرانی عێراقیش لە نوعی لە غرور و ئەوانە ئەژێن دوای سەرکەوتنەکانیان لە مۆسڵ و حەویجە و ئەو شوێنانە و دوای جارێکی تر کۆنتترۆلکردنەوەی ئەو شوێنانە یا داگیرکردنەوەی ئەو شوێنانە کە ناوچەی کێشە سەرەکانی پێڵین بە کەرکووک ئەوانەشەوە هەست بە نەوعێک لە غروری ئەوانەکەنەوە تا ئێستا چەند جارە حکوومەتی هەرێمی کوردستان داوای گفتوگۆکە ینی لە زۆر مناسبە سەرۆکی حکوومەت و حکوومەتی هەرێمی کوردستان داوای گفتوگۆکە بەڵام ئەوان تا ئێستا بە و گفتوگویانە ڕازینین و نایەنە سەرخەن. زۆر باشە بەس ئەمە لە ئاستی عێراق کە بەڕێز تەنها هەوڵی پەرلەمانتاران هەیە تا ئێستا و توێژی حکوومەتیش دەستپێنەکە بۆی کێشەی خورمات چارەسەر ئەی لە ئاستی نێودوڵەت هیچ هەوڵێکەیە لەگەڵ ڕێکخراوە نێودوڵەتەکانی مافی مرۆڤ نەتەوە یەکگرتوەکانی یونامی لە عێراق؟ بەڵێ ئێمە دیارە بەردەوامین لەوە وەکوتم ئێمە لە سەرەتاوە یان کۆبیشمان بینی و لەگەڵەیە دانیشتین و ئەوەی کە ڕوویداوە لە خورمات و بەم کوڕاسانەشەوە هەموومان خستە پێشچاو و لە هەوڵی ئەوەین بەردەوام لەگەڵ قونسوڵەی وڵاتان ئێمە قونسوڵەی ئەمریکیمان بینی لە هەولێر و قونسوڵەی وڵاتانی تریشە بینین و نوێنەری یۆنامی ئەوانشە هەم بینیمانن هەمیش لەم ڕۆژانە جارێکی تر ئەیان بینین ئەوەنەی پێمان بکرێ بەڕاستی ئەمە لایەنێکی ئیشی ئێمەیە لەم ڕۆژانە ئەوە شتێکی ئەساسیەکە ئێمە ئەبێ ئیشی لەسەر بکەین ینی خەباتی ئێمە ئیساوەیە ئەو پێشێلکاری و ئەو تاوانە گەورانەی کە دەرحەق بە کورد و مرۆڤایەتی کراوە لە خورماتوە ئێمە ئەبێ لی نەوەستین و ئەبێ هەوڵ بووین بیگەێنینە ئەو جێگایانەی کە ئەتوانن ئیشی لەسەر بکەن و فشار دروستکەین لەسەر حکوومەتی عێراق. بەڵام لە ئاستی بوون ناخۆی عێراق ناتوان لە ڕێگەی دادگای فیدراڵی مادام ئێوەگەر بەڵگەتان لە بەرزدایە لە دادگا سکاڵا تۆمار بکەن لەسەر و پێشێلکاریانە یاخود دەتوانرێت شتێکی ئەوە بکرێت ئەمەرکی کێ ئەگەر بتوانرێت بکرێت؟ لە ڕاستیە ئەوەش ئێمە منیانی من وایە بینم کورد بە شێوەیەکی گشتی ئیشکردن لەسەر یاسا و دەستور ئەوانە ئێمە لاوازین لەو مەجالانە لەوەش هەوڵێکمان داوە و کۆمەڵی خەڵکمان کۆ کردوتەوە بۆ ئیلەوێ ئێمە لە سەرتاوە هەوڵماندا لەگەڵ خەڵکی خۆمان ئەوانەی کە ماڵیان تاڵام کراوە ئەوانەی کە ماڵیان سوتێنراوە داوە تەسجیل بکەن بۆ شتێکی ئەساسی تا ئێستا کەس سکاڵای تۆمار کردووە تەسەورەکەم کۆمەڵێک تەسجیلیان کرد بێ بەڵام من جارێکی تڕێم ئێمە لەو بارە لاوازین و لەو بارە بەجددی ئیش لە کوێ سکاڵا تۆمارکردن ئەگەر مەسەن هاوڵاتێک بێ سکاڵا تۆمار بکات من پێم وایە لە نزیکترین دادگا گەر لە هەرێمی کوردستانیش بێ سکاڵا تۆمار بکە کە ماڵەکەی تەقیمراوەتەوە بەڵام بەڕاستی ئەبێ سکاڵاکەر و سکاڵا لێکرا و هەبێت ئەبێ سکاڵا لەسەر کەسێک تۆمار بکە و ئەبێت هەندێک وەسایق و ئەدیلە و بەڵگەوانە بەڵامی ئێستا بۆنە بەڵگەتان کۆنە کردو کام گروپەیە کە زیاتر بۆنە پێشلکاری و تاوانی بەرامبەر بە هاوڵاتیانی کورد کردووە بەڵگەی ڤیددیۆی ئەوانە هەیە بۆەوەی کە بەدی کۆمنت بکرێت بەڵگەی باش هەیە بەڵام لە ڕاستیە ئێمە فەرماندەی گشتی هێزە چەکدارەکانی عێراق یعنی ئەو یەکەم کەسە فەرمانی کردووە بۆەوەی کە ئەو هێزانە بێتە ئەو شوێنەوە ئەو هێزانەی جوڵانەوە ئەمە یەکێ لە ئەو کەسانەیە کە حەق سکاڵای لەسەر تۆمار بکرێت و خەڵکی ئێمە توانێت
ئێمە چکە خەڵکی شارێکی لەگەڵ تورکمانەکانە بەشێ زۆر لە خەڵکی ئێمە توانێ ئەوە کۆبکاتەوە کە چێ ئەو بەڵگانە پیا بکە کە چێ خانۆکەی سوستانووە چێ خانۆکەی تەقانوتەوە چێ سیارە و ماڵ و کارگەکەی سوتانوە یا بە تاڵانی بردووە ئەوەی شاتوانێ بەڵێ سەبارەت بە ئاوارەکان بکەی دەگەڕێنەوە مەسەلەن چ کاتێک ئاوارەکان دەتوانن بگەڕێنەوە بۆ خورمات و بەداخەوە ئەوە ینی من نامەوێت شتێک بڵێم وەکو خۆی نەبێ من ئەمەوێ شتێک ینی نامەوێت دڵخۆشیەک بدەمە ئاوارەکان کە لە جێگەی خۆیان نەبێ و ئەوە نەبێ بڵێم بەیانی و دوو بەیانی و هەفتەیە کتێرە گەڕێنەوە و دوای ژوا دەرنەچێ ئەمە ئێوە بڵێ من ئەڵێم لە چوارچێ ئەو فشارانەی کە ئێمە دروستیەکەین ئێمە هەوڵێ زۆر جددیە دەین هێزێکی بێلایەنی ئاشتی پاریس بێتە خۆرمات و چکە لای ئێمە پارێزی نێودوڵەتیان نێودەوڵەتی ئەگەر بکرێ ئێمە ئەو فشارە دروستەکەین هەوڵێ جددی لە هەوڵی جددیان بۆی ئەوە دروستکەین نازانین تا چەند ئەنجامێ بێ بەڵام هەوڵێکی جددیە دەین بۆی ئەوە دروستکەین و هەنگاوێکی تریش ئەوەیە کە فشاری نوێنەرانی ئێمە لە بەغا بۆ ئەوەی بەڵام تاکەی خەڵکە چاوەڕوان ڕەنگە ئێستا خۆتان زان باردۆخی ئەم خەڵکە زۆر خراپ بێ کە بەڕێز زیاتر لە 50,000 کەسە ینی تاکەی چاوەڕوان بێ واللهی وەکوتم بەداخەوە من ناڵێم هەفتەیەکی تر یا دە ڕۆژی تر ئێمە ئەو خەڵکان ناتوانین بگەڕێنەوە بەڵام لە هەوڵی جددیان اینجاریش کورد بەڕاستی ژمارەیەکی قورسە لە خۆرمات و یعنی ئەوە نییە بەڵێ کە ئێمە ئەو ڕێگایانە سوودێکی ئەو توی نەبوو یان نەگەیشتین ئەنجامی تر وازدەوە بێنین هەوڵی خۆشمانە بێ بۆ ئەوەی بتوانین و بۆ ئەوەی ئەوان ئێستا تورکمانەکان بەشێ زۆریان نەزان تاوانی زۆر گەوریان کردووە ئەوانەش هەموو تورکمانیە کە داوانی دەرهاق کورد کردووە دیارە ئەمە گروپیەکەن بەڵام لەناو تورکمانیشا خەڵکی باشەیە و هەستەکە ئێستا من زانیاریمە هەندێک لەوانە ماڵەکانیان بارەکە بۆ نەجەف و کەربەلا چکە ڕۆژە شتیان بۆ بگێڕایەوە پیاوێک کوڕەکانی کۆ کردو پیاوێکی باشیشە نەیشی هێڵاوە ماڵە کوردەکان تاڵان بکرێ بەڵام کوڕەکان خۆی کو کردو توێتی کوڕم ئێمە ژیانمان لێرە نەماوە چکە ئەوەی مەجموعەیە کەمی ئێمە کردی بەرامبەر کورد بەیانی کورد بێتەوە لەوانەیە خشتی زۆر خراپی بەرامبەر ئێوەش بە کورتی وەکو بەرپرسان تا ئێستا ناتوانم بگەڕێنەوە بۆ ماڵبەندەکەی خۆتان نەخێر ناتوانین بگەڕێنەوە ئێمە ئەگەر خەڵکی تر نەگەڕێتەوە بەرپرسانیش تا ئێستا بەڵێ ئەی سەبارەت بە دۆخی ئاوارەکانی چاوکاریەک ژیانیان چۆنە زۆر بە کورتی بێ لە کوردستانە من بەباشی نازانم ژیانی ئاوارەکان خراپە بەداخەوە ئێمە داوا لێرە شەو جارێکی داوا لە حکوومەتی هەرێمی کوردستانەکەین باشتر بێتە سەرخەت و داوا لە وەزارەتی کۆچ و کۆچبەرانەکەین ئەو دەسڵاتی باشە و ئیمکانیاتی باشە شتی باشی لەبەردەسایە جارێکی تر بێتەوە خێستا و کاریان کراوەکو پێویست لایەن وەزارەتی کۆچ و کۆچبەرانەوە شتکراوە و من سوپاسی ئیداری گەرمیان بە هەموو یەکە ئیداریەکان و قەزای چەمچەماڵ و ئەم دەوروبەرانە تا ڕادەیەک بەڵام حکوومەتی هەرێمی کوردستان پێم وایە بەجددی ناتۆتە سەرخەت ئێستا لە خێمەدا ژیان بەسە دەبن و ئاوارن لەم هەندێکیان لە کەمپان هەندێکیان لە خێمان هەندێک لە ئاوارەکان خانووی بەکرێ گرتووە لە ژیانێکی ناتەبیعیوان بەڵێ زۆر سوپاس بۆ بەڕێز مەلاکەریم شوکر بەرپرسی مەڵبەندی حەمرینی کێتی نیشتیمانی کە لەم بەرنامەی لەگەڵ ما بووی سوپاس بۆ بینێرانی بەڕێز سوپاس بۆ هاوکارانم تا بەرنامەیەکی تر خواتان